ئەوێ گفتوگۆی زیاتر بکەین بە میوانداری لیوا تەحسین خەفاجی گوتەبێژی فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکانی عێراق کە بەڕێزیان لە بەغدا و ڕاستەوخۆ لەگەڵمان دەبن. بەڕێز لیوا تەحسین خەفاجی شەوتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. سەرەتا بەلام و گرنگە لەو پرسیارەوە دەست پێ بکەم بۆ خۆتان نەزانن هەندێک بۆشایی ئەمنی لە سنوورەکانی هەرێمی کوردستان و عێراقدا هەیە کە بەشێکی زۆریان ناوچە کوردستانی کێشە لە سەرەکانیان پێ بترێ. ئەمەوێ بزانم هەماهەنگی سوپای عێراق و پێشمەرگە لە چه ئاستێکدایە لەو ناوچانەدا؟ سەرەتا زۆر سوپاس، سلااو ڕێز بۆ کەناڵی کوردستان میشتار و بۆ بینەرانی بەڕێز. لە ڕاستیدا کۆبوونەوەی گرنگی هاوبەش کراون لە نێوان هێزەکانی پێشمەرگە و فەرماندەی ئۆپراسیۆن هاوبەشەکان و هێزەکانی عێراقدا چەندین سەردانی لە نێوان هەردوولادا کراوە لە نێوان ئۆپراسیۆن هاوبەشەکان و هێزەکانی پێشمەرگەدا کە ئەمە بۆتە هۆی ئەوەی کەوە کاریگەری باشی کاریگەری ئەرێنی هەبێت لەسەر لەو ناوچانانی کە جێگەی گرنگی هاوبەشی هەردوولایە. لە ڕاستیدا ئەم ناوچانە لە هەندێک کاتدا هەندێک جار پێشێلکاری تێدا ڕوودەدات بە درێژایی 40 کیلۆمەتر لە چەندین ناوچەی جیاوازدا لە نێوان هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی ئیتیحادیدا بۆشایەکی ئەمنی هەیە، بەڵام لە کۆبوونەوەی دواییدا لەو کۆبوونەوەی پێشتریشدا ڕێکەوتن کرا کە لەسەر چەند پرسێکی گرنگ بۆ ئەوەی کەوە ئەم ئاستەنگانە لا بدرێن، ئەو ئاستەنگانی کە لە نێوان هەردوولادا هەیە لا بدرێن، کاری هاوبەش هەبێت بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆر لە ناوچەکەدا و بەرەنگاربوونەوەی شانە نووسەکانی زیاتر و بەرەنگاربوونەوەی زیاتری هێرشەکان دژی هەر لایەکمان بێت، دژی حکوومەت اتحادی بێت یاخۆ دژی حکوومەت هەرێمی کوردستان بێت، دوو لیوای هاوبەش دامەزرێنراون. شتێکی ئەو تۆی نەماوە کە ئەم دوو لیوای هاوبەشە دەست بەکار بن، دەستمان کردووە بە کارەکە ڕێوشێنەکانی دامەزراندنی ئەو دوو لیوای هاوبەشە ڕێوشێنەکان تەواو کراون. شتێکی ئەو تۆی تێدا نەماوە بۆ ئەوەی کەوە ئەم دوو لیوە هاوبەشە لەو ناوچانەدا دەست بەکار بن کە کاری سەرێکی ئەم دوو لیوە هاوبەشە بریتە لەوەی کەوە ئەم بۆشایە ئەمنیە لە ناوچەکەدا پڕ بکاتەوە، لە هەمان کاتدا ئۆپراسیۆنی هاوبەشیان هەبێت لە ناوچەکەدا بۆ ئەوەی کەوە کۆنتڕۆڵی دۆخەکە بکەن لە ناوچەکەدا. لە هەمان کاتدا ئەو ناوچانەی کەوە پێی دەگوترێت جێ ئەمنی هاوبەش بۆ ئەوەی کەوە لەو ناوچانەشدا لە ڕێگەی ئەم دوو لێوەیە کێشەکان چارەسەر بکرێن، ئاستەنگەکان لا بدرێن، سەقامگیری لە ناوچەکەدا دروست بێت و لە هەمان کاتدا شانە نووسەکانی تیرۆریش ڕاوەدوو بندرێن لە داعش و گروپە تیرۆریستەکان. بەڵێ بەڕێز تەحسین باسی گروپی داعشت کرد کە بۆ خۆتان نەزانن هێشتای مەترسی داعش بەسەر ناوچەکەەوە ماوە. تا ئێستا هۆکارەکان چی بوون نەتوانراوە ئەو بۆشایە ئەمنیە پڕ بکرێتەوانێ لەو ناوچانەدا و کەی ئەو ئاستەنگانەی بەڕێزت باسیەکەی لاچن و ئەم بۆشایە ئەمنیە پڕەکرێتەوە ئەو لیوا هاوبەشانە کەی دەست بەکارەکانیانەکەن بۆ ئەوەندە دواکەوتووە؟ بەڵێ ئەو سەردانەی کە سەردانی دوایە سەرۆکی سوپاسەڵاری پێشمەرگە بۆ وەزارەتی بەرگری عێراق ئیتیحادی ئەنجامیدات و فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکان ئەنجامیدا لە هەمان کاتدا کۆبوونەوەیان لەگەڵ بەرپرسانی سەربازی لە وەزارەتی بەرگری و دواتر کۆبوونەوەمان لەگەڵ وەزارەتی و لەگەڵ وەزیری بەرگری، دواتر ئێمە لەگەڵ سوپاسەڵاری سوپای عێراق کۆبوونەوە لەگەڵ بەرپرسانی دیکەی سەربازی کۆبوونەوە کرا. داواکاریەکی سەرەکی هەبوو، ئەویش بریتی بوو لە چۆنێتی مامەڵەکردن لە نێوان هێزەکانی ئیتیحادی و هێزەکانی پاسەوانی هەرێم، هێزەکانی پێشمەرگە بە دیاریکراوی. لە هەمان کاتدا داواکاریەکەش هەبوو کە بریتی بوو لە مەشق و ڕاهێنانی هاوبەش لە نێوان هەردوولادا، مەشق و ڕاهێنانی هاوبەش لە نێوان ئەکادیمە عێراقیەکاندا لە بەغدا، لە کۆلێژی ئەرکان و لە تەواوی ناوچەکاندا. بەڕێز وەزیری بەرگری و سوپاسەڵاری عێراق داوای کرد کەوە بابەتی پەرچەکردن گفتوگۆی لەبارەوە کرا، لە هەمان کاتدا مەشق و ڕاهێنان هەبێت بە شێوەیەکی باڵا بۆ هێزەکانی پێشمەرگە هەبێت بۆ ئەوەی کەوە
بتوانرێت ئەمە کاریگەری باشی هەبێت لە ئیدارەدانی دۆخی ئەمنی و دۆسی ئەمنی و پڕکردنەوەی بۆشایی ئەمنی لەو ناوچانەدا کاری هاو بەش بکرێت لەگەڵ هێزە ئیتحادیەکاندا دووپاتی دەکەمەوە بەڕێز ئێمە جەخت لەسەر ئەوە دەکەینەوە کە ئۆپەراسیۆنی هاو بەش هەبووە لە نێوان هێزی ئیتحادی و سوپای پەشمەرگەدا ئێمە کاری هاو بەش دەکەین لە بەرامبەربوونەوەی لە بابەتی هەواڵگیری و کۆکردنەوەی زیانیاری لە بابەتی لێکۆڵینەوەکاندا کاری هاوبەشی زۆرمان هەیە لە ئەسەر ئاستی باڵادا سەر ئاستی مەشقۆڕەهێنان و پڕچەکردن و لە بابەتەکانی چاودێری ئاسمانی ئێمە بە هەمان شێوە هێزەکانی پێشمەرگە ئێمە کارمان لەگەڵ ئەواندا هەیە بە شێوەیەکی لەسەر ئاستێکی باڵادا لە هەمان کاتدا لە بابەتی چاودێری ئاسمانیشدا بابەتی داواکردنی داواکراوانیش پێشبەچوونێکی زۆر باش هەیە لە نێوان لە هەمانجی هەردوو لاتە هەیە لە نێوان ئێمە و هێزەکانی پێشمەرگەدا لەم پێشبەچوونانە گرنگانەش چییە بریتە لەو متمانەیە کە لە نێوان سوپای عێراق و هێزی پێشمەرگەدا هەیە کە ڕۆژ دوای ڕۆژ ئەم متمانەیە زیاتر دەبێ ئەم پەیوەندیانە بەهێزتر دەبن لە نێوان ئێمە و هێزەکانی پێشمەرگە دەبێت تایبەت دوای سەردانەکەی سوپای سالاری هێزی پێشمەرگە و بەرپرسانی دیکەی سەربازی لە نێوان هەردوولادا و کۆبوونەوەیان لەگەڵ بەڕێز سەرۆکی حکوومەت و بەڕێز سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستاندا لە هەروە برایان لە هەرێمی کوردستان کە تێیدا گفتوگۆی بابەتی ئەمنی لە تەواوی بوارەکاندا گفتوگۆی لەبارەوە کراوە پیرۆزبایی لە سوپای سالاری هەردوو لە کراوە. بەڵێ زۆر باشە بەڕێز تەحسین با بێمە سەر موشک بارانکردنی هەرێمی کوردستان کە بۆ خۆتان نەزانن لە ماوەی ڕابردووە تا ئەم ساتە موشک بارانکردنی هەرێمی کوردستان نەوەستاوە و تا دێت هێرشەکان چڕترەکرێنەوە. بەڵامەوە گرنگە بزانم هەڵوێستی ئێوە وەک فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکان بەرامبەر ئەو هێرشانە چییە؟ بێگومان کاری هاوبەش هەیە لە نێوان هەردوو لاماندا لە نێوان ئێمە و هەرێمی کوردستاندا دام و دەستگاکانی هەرێمی کوردستان و لە حکوومەتی ئیتحادی لە حکوومەتی ناوەندیدا کاری هاوبەش زۆر کراوە. بێگومان ئەم کارە هاوبەشانە و لێژنەکانی لێکۆڵینەوەکان دەست بەکار دەگەن بە ئەنجامێکی هاوبەش ئەم ئەنجامانە بۆ ئێمە و بۆ برایان لە هەرێمی کوردستان زۆر گرنگە. بێگومان ئەم کارانە ئەمە ڕەتکراوەیە ئەمە جەخ لەسەر کاری هاوبەش لە نێوان هەردوولا دەکەینەوە لە هەمان کاتدا جەخ لە پاراستنی سنوورەکانمان دەکەینەوە و پاراستنی ئاسایشی هەرێمی کوردستانیش دەکرێتەوە کە بەشێکە لە ئاسایشی عێراقدا ئێمە کار دەکەین لەسەر ئەم بابەتەدا کارەکانمان بەردەوام دەبن بە هەموو شێوەیەک بۆی کۆکردنەوەی زانیاری هەواڵگیری و ئەمنی لە هەموو بوارەکاندا. بەڵێ بەڕێز خەفاجی بە بۆچوونی ئێوە ئەوانە کێن کە پەلاماری کێڵگەڵەوتیەکان و بەرژەوەندیەکانی ئابووری هەرێمی کوردستانە دەن بۆچی ئەم کاراکەن؟ بێگومان لێکۆڵینەوەکان بەردەوامن دواتر دەگەین بە ئەنجامێک بۆ ئێمە ئەنجامەکان گرنگە ئێمە لە نزیکەوە چاودێری دەکەین لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکاندا بۆ ئێمە زۆر گرنگە کە بکەین بە ئەنجامێکی پاڵپشتکرا و گرنگ لێکۆڵینەوەکان لەم بابەتە بەردەوامن. بەڵێ باشە باسی ئەمنیەت و ئاسایشی هەرێمی کوردستانت کرد کە پەیوەستە بە عێراقەوە وە گرنگە. پرسیارەکەی من ئەوەیە تا چەندە ئاسایش و پاراستنی ئاسایشی هەرێمی کوردستان گرنگە بەلای عێراقەوانەوە بۆ ئەمنیەت و ئاسایشی عێراق گرنگە؟ ئێمە کارمان لەگەڵ برایانی پێشمەرگە کردووە یەکەم لە سنتەرەکانی هاوبەشی لە نێوان ئێمە و هێزەکانی پێشمەرگە 6 بە سنتەری هاوبەشمان هەیە کە لە بەرپرسن لە بەرپرسیارەتی ئەمنی و جوڵەی سەربازیەکان ئەوەی کە پەیوەستە بە هەرێمی کوردستان و بە حکوومەتی ئیتیحادیەوە لەم سنتەرانە هاوبەشانەوە دەردەچێت و پەیوەندە بە ئەو فەرماندەی ئۆپەراسیۆن هاوبەشەکانەوە. ئەم سنتەرانە کاری خۆیان زۆر بە باشی لە 24 کاتژمێردا دەکەن کە کاری زۆر گرنگ و باشیان ئەنجام داوەکە وای کردووە ژمارەی ئۆپەراسیۆن هاوبەشەکانمان لە لەوان ئێمە و هەرێمی کوردستاندا زیاتر و زیاتر ببێت. ئەمە وای کردووەکەوە هەماهەنگیەکانیشمان لە هەمان کاتدا زیاتر بێت. دوایین پرسیارم بۆ بەڕێستان دەمەوێت لەسەر ئەوە بپرسم بزانین مەترسیەکانی گروپی تیرۆریستی داعش لە ئێستادا لە ناوچەکە لە چه ئاستێکدان بەڕێز تەحسین؟
داعش بێگومان لە بەردەوامە لە هەمەکاتدا هێزەکانی پێشمەرگە ڕۆڵی گرنگیان هەبوو لە ڕزگارکردنی ناوچەکان لە جێدەسەڵاتی داعشدا لە هەمان کاتدا ئەم ڕۆژ ڕۆڵی گرنگیان هەیە هێزەکانی پێشمەرگە لەگەڵ فەرماندەی ئۆپەراسیۆن هاوبەشەکان بۆ کۆنتڕۆڵکردنی ئەو ناوچانی کە جێ گرنگی هاوبەشن ئێمە بەردەوامی لەگەڵ هێزەکانی پێشمەرگە بۆ ڕاوەدونانی هێزەکانی بڵین چەکدارانی داعش لە ڕێگەی زانیاری بێت لەگەڵێگەی کۆکردنەوەی بابەتی هەواڵگیری بێت لەسەربوونی ناوچەکانی داعش بێت لە ناوچە جیاوازەکاندا لە ڕاستیدا ئێمە جەخی لەسەر هاوکاری لەم بابەتەکە لەسەر ئاهنگ هەماهەنگێکی باڵا لە نێوان هەردوو لادا دەکەینەوە بۆ بابەتی بەرەنگاربوونەوەی تیرۆر کە برایانی پێشمەرگە لەم بابەتەدا ڕۆڵێکی کاریان هەبووە لە سەقامگیری ئەمنی لە زۆرێک لە ناوچەکاندا لە هەمان کاتدا ئێمە جەخت لەسەر ئەو هەماهەنگی هاوبەشە دەکەینەوە بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆر و لە هەمان کاتدا دەستگاکە ئەمریکا لە هەرێمی کوردستان ڕۆڵی کارا و گرنگیان هەبووە لە بەرەنگاربوونەوەی داعش بەگشتی و چۆنیەتی هەماهەنگی ئێمە و لەگەڵ ئەواندا بۆ ئەوەی کەوا بتوانین بابەتی ئەمنی لەو ناوچانی کە جێی گرنگی هاوبەشن لەگەڵ هێزەکانی ئیتحادی بتوانین کۆنتڕۆڵ بکەین ئێمە داتاکان لەگەڵ یەکتریدا ئاڵ و گۆڕ دەکەین بۆ چاودێریکردنی شانە نووسوەکان و پاڵپشتیکردنی یەکتری ئەمەش بەڕاستی کۆڵگەیەکی زۆر گرنگە لە نێوان ئێمە و ئەوەندە بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆر و داعش. بەڕێز لیوا تەحسین خەفاجی گوتەبێژی فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکانی عێراق گەلێک سوپاس کە ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان بوویت.